ناو هەرێمی کوردستانی عێراقدا هاوکات خۆپیشاندانی ناڕەزایەتی لەسەر مەرگی ژینە ئەمینی لە ناو ئێرانیش بەردەوامە. ئەم هەروەها بەحسا هەن مژارên girêdayî herêmên Bakur û Rojhilatê Sûriye û hin mijarên din jî dikin. ئێران بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کردوتە سەر بنکە و بارەگاکانی لایەنە سیاسەکانی کوردی ئێران لە هەرێمی کوردستاندا. هێرشەکە سەر لە بەیانی ڕۆژی چوارشەمە ئەنجام درا و ئاژانسی فەرمی حکوومەتی ئێرانیش دەڵێت سوپای پاسدارانی ئێران هەندێک لە بنکەکانی گروپە جودابیرەکانی لە باکووری عێراق کردوتە ئامانج. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرانی دەنگی ئەمریکا ئەحمەد زێباری لە کۆیە و سنوور کەریم لە زرگوێز. سنوور بالای تۆ دەست پێ بکەم ماندوو نەبیت، تۆ ئێستا لە زرگوێزی کە بنکەی کۆمەڵەکان لەوێن، ئێستا لای تۆ چی هەیە و ڕەوشەکە چۆنە؟ سنوور ئەگەر گوێت لە ئێمەیە بەڵێ ئێستا ئەگەر گوێت لێمە دەمەوێت بزانم ڕەوشەکە لە لای تۆ چۆنە لە زرگوێز ئێستا؟ بەڵێ هێرۆم کاتتان باش دیارە وەک دەزانرێت لە ئێستا ڕەوشەکە بە جۆرێک لە جۆرەکان ئارامە، بەڵام وەک دەزانین بەرەبەیانی ئەمڕۆ وەکوان ئاماژەی پێدەکەن بە پرسانی حیزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی ئێران بۆ ماوەی 45 خولەک هێزەکانی ڕژێمی ئیسلامی ئێران یاخود کۆماری ئیسلامی ئێران بە درۆن هێرشیان کردوتە سەر بارەگاکانیان، لەگەڵەوەی ئەوان دەڵێن کە هێرشەکان بۆ سەر بنکە و بارەگاکانی بنکە عسکەریەکانیان بۆ واتە کەمپەکانی نەگرتوێتەوە کە دانیشتوانی ئێرانی تێ دانیشتەجێن، بەڵام بەپێی زانیاریەکان کە من لە خودی خۆیانەوە دەستم کەوتووە چەندین بینایان ڕووخاوە واتە بەهۆی بۆردومانەکانەوە خاپوور بوون. یەکێک لەو بینایانە بینای فەرمی ڕاگەیاندنەکەیانە بە ناوی تەلەڤیزۆنی ئاسۆسات، دیارێکێک بووە لە ئەو ڕاگەیاندانە کە زمان حاڵی بۆ لە بەڵێ سنوور بەداخەوە دەنگەکەت باش نایە بۆ لای ئێمە، ئەگەر گوێت لە منە دەمەوێت بزانم ئایا زیانی گیانی هەبووە لەو هێرشانەدا؟ سنوور ئەگەر دەنگی منە بیستی؟ بەداخەوە لەوە ئەچێت کە پەیوەندیەکەمان لەگەڵ پەیامنێرمان سنوور کەریم باش نەبێت، گوێم لە دەنگی سنوور کەریم نییە، هیوادارم هاوکارانم لە کۆنتترۆل بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن. بەڵێ ئازیزان، هەر دەمەوێت ئاگادارتان بکەمەوە کە سەرۆکی پارتی ئازادی کوردستان ڕادەگەیەنێت بە 10 درۆنی بۆم ڕێژکراو هێرش کراوەتە سەر بارەگاکانیان لە پردێش، بۆ هۆیەوە 3 پێشمەرگەیان گیانی لەدەستدا و 20 پێشمەرگەشیان بریندار بوون. حسێن یەزدان پەنا سەرۆکی پارتی ئازادی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند جگە لەو 3 پێشمەرگەی شەهید بووە، ڕەنگە پێشمەرگەی تری شەهیدیان هەبێت و هێشتا تەرمەکانیان لەژێر داروپەردووی بینا ڕووخاوەکان دابن. وتیشی هێرش کراوەتە سەر 10 خاڵی سەربازیمان لە پردێ و ئێستاش فڕۆکەی چاودێری بەسەر بارەگاکانماندا دەسوڕێنەوە. و ئازیزان، بەردەوام دەبین لە ڕووماڵکردنی ئەم هێرشانە و پەیامنێریشمان ئەحمەد زێباریش لە کۆیە هیوادارین بتوانین پاشان پەیوەندیمان لەگەڵ ئەویش هەبێ و زانیاریەکان لە کۆیشەوە وەرگرین. کۆماری ئیسلامی ئێران دەستی کردووە بە هێرشەکانی خۆی بۆ سەر بارەگاکانی لایەنە سیاسەکانی کوردستانی ئێران کە لە هەرێمی کوردستانی عێراقدان. ڕژێمی کۆماری ئیسلامی بە موشک و بە فڕۆکەی بێفڕۆکەوان ئەو هێرشانەی کردووە و زیانی گیانی و ماڵیش هەن. ئەم هێرشانەی ئێران بۆ سەر لایەنە سیاسەکانی کوردستانی ئێران هاوکاتە لەگەڵ شۆڕشی ژینا کە خەڵک داوای نەمانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکەن. خالد عەزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک خالد، سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت بزانم ئەم هێرشانەی ئێران بۆ سەر حیزبی دیموکرات و کۆمەڵەکان و پاک چاوەڕوان کراو بوو بە تایبەتی لەم کاتەدا کە شۆڕشی ژینا لە ئێران بەردەوامە؟ دقیقاً ئەو هێرشانە وا بەربەرین و وەسیع و هەمەلایەنە لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە تا ئەوجێ پەیوەندی بە بنکە و بارەگاکانی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە هەیە کە لە موشک و پەهباد و هەمووی ئەوانە خەڵکی وەرگرتووە و لە جیلایەنەکانی دیکەش
تەواو ڕەبتی هەیە بەو شۆڕشە بەربەرینە جەماوەریە مەدەنیە سۆلح ئامیزە کە لە نێوەخۆی ئێراندا لە دژی کۆماری ئیسلامی لە گۆڕێدا هەیە و لەو ماوەیەدا بە جۆرێک هاوبەستەجی لێک نزیک بوونەوە هەماهەنگی هاوکاری بینی کورد و غەیرە کورد لە ئێراندا زۆر بوو حزب و لایەنە سیاسیەکان هەموو لەسەر خەت بوون و کۆماری ئیسلامی زۆر بەجددی لە زۆر بواردا بە چالش کێشرا وەیدی دەرەقەتی ئەو شۆڕشە بەربەرینە جەماوەریە نەدەهات بۆیە لەو پەیوەندێدا هەمیشە هەوڵی داوە ئەو جار بەجددی هەوڵیدا بۆ ئەوەی کە ئەفکاری نێوخۆی وڵات ئەفکاری عمومی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاقارێکی دیکەدا بەرێ یا بە قەولی ئێرانەکان بەرەو ئینحرافی بچێشێ هێرشی کردە سەرکردایەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە کوردستانی عێراق نیشتەجێنە زۆرتر بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا قەزیەکە بگۆڕێ لە ئێراندا وەی کە خەڵکی دی زۆرتر تەوەجۆ بەو شتە نەکەن چیزانە من پێم وایە کۆماری ئیسلامی لە نێوەخۆی وڵات لەو بوارەدا شکستی هێناوە دەهوێت بە دروستکردنی قەیران و بحرانێکی دیکە بە جۆرێک ڕەنگ و ڕوخسارێکی دیکە بەو کێشانە بدا. بەڵێ کاک خالید پێشتر لە هەندێک لە سەرچاوە هەواڵەکانەوە بڵاو کرایەوە کە پارتی دیموکراتی کوردستان ئاگاهی داوە بە حزبی دیموکرات و کۆمەڵەکانیش تا لە سنووری هەولێر و برادۆست و سۆران بکشێنەوە و دوابڕیاری ئێوە چییە لەبارەی ئەگەر و نەگەری کشانەوە ئایا ئەو ئاگاهیە پەیوەندی هەبووە بەم هێرشە ئاسمانیانی کە ئەمڕۆ کرانە سەر دیموکرات و کۆمەڵەکان؟ حکوومەتی هەرێم و هەردوو لایەکێتی و پارتی بە مناسبەتی جۆران جۆر لە ڕابردوو ئێستاشدا لەگەڵ ئێمە ئەو مەوزوعاتیان باس کردووە و حزبی دموکراتی کوردستانی ئێران ژلانی کەم مەسئولانە جوڵاوەتەوە حزوری پێشمەرگەکانی ئێمە لە منتەقەکانی سنوور بە هیچ جور تهدید نەبوونە لەسەر ئێران بۆ هێرشکردن لەسەر ئێران نەبوونە هیچ بڕیارێکی عملیاتی نظامیان بەدەست نەبووە و حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو ماوە هەمیشە ڕایگەاندووە ئەو جم و جۆڵ و خۆپێشاندانانە شتێکی مەدەنیە جەماوەریە بە شێوەی ئارام سێتە پێشیە ئەوەی مربوط بە حکوومەتی هەرێمی کوردستانە و ئێمەیە زۆر جار لەو پەیوەندێدا مەشوەرەت و ڕاوێژمان بووە سیاسەتی ئێمە ئەوە بووە کە بە هیچ جور ئێمە هەرێمی کوردستان نەکەین بە پاشکۆی کێشەی خۆمان لەگەڵ تاران چون ئێمە بە دوای ڕێگا چارەی نظامی و هێرشی نظامیدا نەبووینە و نین بۆیە بەڵێ پەیوەندیمان هەبووە تەماسمان هەبووە قسە لەسەرەوە کراوە کە چۆن حزورەکان لەم منتەقەی مەرزی چۆن بێ بەس ئێمە کتومانە ئێمە حزورمان لەوێ بەڕاستی بۆ هێرش بۆ سەر کۆماری ئیسلامی نیە وە نەشمان کردووە وە لەو ماوەشدا ئەو بە تەواوی دیار بوو دەرکەوتووە حتا لەوێژ نەبین دیسانەکانە کۆماری ئیسلامی هەروەکی ئاماژەم پێدا بەهۆی ئەو شکستە گەورەی کە لە نێوە خۆی وڵان لە مقابل ئەو جم و جۆڵە مەدەنیەدا خواردوویەتی ئەوەی هەردەکرد یعنی ئەوان سیاسەتیان ئەوەیە لە نێوخۆی وڵات کێشان یا دەبێت لە یەمەن کێشەیەک دروست بکەن یا لە عێراق یا لە لوبنان یا لە سووریا یا لە شوێنێکی دیکە ئەوە شتێکی تازە نیە لە کولی سیاسەتی جمهوری ئیسلامی لە زیاتر 40 ساڵی ڕابردوودا. بەڵێ هەر ئەمڕۆ پاش هێرشەکان وەزارەتی دەرەوەی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەیاننامەیان بڵاو کردەوە ئیدانەی ئەو هێرشانیان کردووە و جگە لەمەش هەندێک لە کۆنسڵخانەکانی وڵاتانی بیانیش ئیدانەی هێرشەکانیان کردووە دەمەوێت بپرسم تەنها ئیدانەکردنی ئەم هێرشانە بەسن لەم کاتەدا؟ نا ئیدانەکردن بەس نییە بەس ئێمە دەبێت بە پێی بزانین چاوەڕوانی زۆرترمان هەبێت تا ئەوزێ پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەیە ئێمە هەمیشە کتومانە احتراممان بۆ قانونەکانی نێوخۆی عێراق داناوە دەخالەتمان لە کاروباری عێراق و هەرێمی کوردستان نەکردەوە و تەنانەت کاتی خۆی بە حکوومەتی بەغداشمان ڕاگەیاند و ئەگە قسەی خێرتان بۆ دەکرێت بۆ چارەسەری کێشەی کورد لە تاران بیکەن سەرسەران و سەرچاوان و حکوومەتی هەرێمیش ئێمە هەمیشە ڕعایەتمان کردوونە سعیمان کردووە نەبین بە ئەسبابی مشکلە بۆ ئەویە ئینتزارمان هەیە حکوومەتی عێراق بەتایبەتی لەو پەیوەندێدا لە ئیدانەکردندا نەمێنێتەوە و ئوسوولەن بچێتە قۆناغێکی دیکە ئەویش ئەوەیە ئەو شوێنەی کە هێرشی کراوەتە سەرێ بنکە و بارەگاکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە شاهدی هەموو لایەک شۆنی نظامی نییە شوێنی تەمریناتی نظامی نییە شوێنی ئاموزشی پێشمەرگە نییە ئەو شوێنانەی هێرشیان کراوەتە سەرێ شوێنی مەدەنینە مەکتەبی منداڵان هێرشی کراوەتە سەرێ لە نێو بریندارەکاندا منداڵ هەیە لە نێو کوژراوەکاندا ژن هەیە یعنی ئەوە شوێنی نظامی نییە بۆیە ئێمە داوامان لە حکوومەتی عێراقەیە لە ڕاستیدا لە ئیدانەکردن بڕوە دەرێ و زۆرتر ئەوە بڕێت کە حکوومەتی ئێران بۆچی سەروەری خاچی عێراق پێشێل دەکا هێرش دەکاتە سەر شۆن و جێگا و ڕێگای مەدەنی کە هیچ پەیوەندیان بە شەڕ و شۆڕشی نظامی و شتی ئاوا نییە و لە تەنیشت ئەوەدا دەمەوێت تاکید بکەمەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا
هەموو مستەنداتی حزبی دموکراتی کوردستانی ئێران چ بە نووسین چ بە دەنگ چ بە ڕەنگ هەر باز لەوە دەکا خەباتی ئێمە دەبێت بە شێوەی ئارام بچێتە پێشە نێوە خۆی وڵات بە شێوەیەکی مەدەنی و سۆلحامیز بچێتە پێشی جاگە وایە کۆماری ئیسلامی جیاواز لە هەمووی ئەوانە هەروەکی وتم دەهەوێت قەیرانی نێوە خۆی سەرپۆش دابنێ قەیران بێنێتە دەرەوە بۆ ئیدامەی حیاتی خۆی. بەڵێ کاخال لەسەر ئاسی نێونەتەوەیی و بە تایبەتیش لە پەیوەندی با وڵاتانی وەک ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و لایەنە سیاسەکانی کوردستانی ئێران و ئێوە وەک حزبی دیموکرات چ جۆرە خوێندنەوەیەکتان هەیە بۆ هەڵوێستی ئەو وڵاتانە لەسەر دۆزی کورد لە ئێراندا؟ ئەو وڵاتانە بە تەبیعەتی علاقاتی خۆیان لەگەڵ تاران تەنزیمی چەند و چۆنی پەیوەندی و مەسەلەی کورد لە ئێران دەکەن. تا ئەوجێ پەیوەندی بە حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە هەیە بە خۆشیەوە ئێمە حزبێکین احترامان بۆ چارتێرەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی داناوە، حزبێکین ئەندامی سوسیالیزم ئینتەرناشناڵین، حزبێکین علاقاتمان لەگەڵ کۆر و کۆمەڵ و موسساتی جۆراوجۆری سیاسی و مەدەنی لە واشنگتن لە ئەوروپا هەیە، هەمویان حزبی دموکرات دەناسن، بەس ئەوان وەک دەوڵەت تەعامل لەگەڵ ئێران دەکەن و ئێستاش بەداخێکی ێجگار زۆرەوە دنیای دەرەوە تا ئەوجێ پەیوەندی بە ئێرانەوە هەیە. سەرقاڵ و سەرگەرمی مەسەلەی بەرنامەی ناوەچی و هەستەیی ئێرانە زۆر بە دوای ئەوەدا هەڵبزان لەو هەموو دنیا پڕکێشەیەدا هەیە چۆن دەتوانن لەگەڵ ئێران لەوێ کێشەکان یەکلا بکەنەوە. یعنی ئیشکالێکی کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەیە کاتێک باسی ئێران دەکرێ هەتا ئەو دوانەی کەوت تەزاهورات و احترازاتە بەربەرینانە ڕوویاندا کە باسی ئێران دەکرا هەموو دەچۆزە سەر پرۆژەی ئەتۆمی و ناوەچی ئێران. بەڵام ئێستا ئەوجار لە پەیوەندی لەگەڵ قەزیەی ژینە ئەمینی و ئەو خۆپێشاندانانە بەڕاستیدا کۆمەلگای نێودەوڵەتی دەوڵەتان مێدیاکان موسساتی جۆراوجۆر هات لەسەر خەت پشتیوانیان لەو جم و جۆرانە کردووە. بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی بە بەراورد لەگەڵ جاران لەگەڵ قەیران و کێشەیەکی یەجگار زۆر بەربەرینی نێوەخۆی ناوچەی و هەمووی ئەوانە ڕوویە. بۆیە ئەو گەشەشی کرد سەر حزبی دموکراتی کوردستانی ئێران و لایەنەکانی. بەڵێ بەڕێز خالی عزیزی و تەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران سوپاس بۆ کاتەکەت. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئازیزان دەگەڕێنەوە لای پەیامنێرانمان سنوور کەریم لە زەرگوێزەوە لەگەڵماندایە و ئەحمەد زێباری لە کۆیەوە لەگەڵماندایە بزانین دوایین زانیاری لای ئەوان چییە. ئەحمەد دێمە لای تۆ لە ئێستادا دەمەوێت بزانم دوایین زانیاری لە کۆیەوە چییە لەو شوێنەی کە تۆ لێیت ئایا ڕەوشەکە ئارامە یان نا؟ هێرۆ ڕێو شوێنێکی توندی ئەمنی گیراوەتە بەر لە ناو شاری کۆیە و دەوروبەری شاری کۆیە هێزێکی زۆر بەڵاوەیان پێکراوە. ئەمڕۆ ینی تەنانەت کەمێک بەر لە ئێستا پێشەوەی داخلی بەرنامەکە ببم بۆ جاری چوارەم لە بنکە و بارەگەکانی دیموکرات و دەوروبەری قەڵاکە و قەڵای دیموکرات کە دەگوترێت و دەوروبەری ئەو شوێنایی کە پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان پەنابەرانی کوردستانی ئێرانیێنە بۆ جواری چارەم تەنانەت من بیستم تا 6 جار لێیاندرا دەنگێکی زۆر بەهێز بەدەنگێکی زۆر بەهێزەوە لێیاندرا ژمارەیەکی زۆر بریندار بوون ژمارەیەک قوربانی دەکەوتەوە. بەڵێ ژماری دەزانی ژماری قوربانیەکان یان ژماری کوژرا و بریندارەکان چەندن لەوێ؟ بەڵێ یعنی من بە پێی زانیاریەکانی من 4 کەس گیانیان لە دەست داوە لە نێوە 4 کەسە نازنەمەی 2 لەوانە یەکێکیان ژنێکە بە ناوی هاجار و یەکی تریش میلاد ئەمانە گیانیان لە دەست داوە 4 تریش بریندار بوون ئەمە هەر لە کۆیە ئەمە بەس لە کۆیە ئەم ژمارە هەیە بە پێی زانیاریەکانی من پێشبینی زیاتریش دەکرێت کە ژمارەی گیان لە دەستداوان و برینداران بەشێکی لە برینداران گواستراونەوە بۆ نەخۆشخانەی کۆیە کە کەمێک لە منەوە دوورە ئێستا لە پێش نەخۆشخانە بووم ژمارەیەک لە برینداران گواستراونەوە بۆ هاولێر. بەڵێ ئەحمەد پێشەوەی بچمە لای سنوور دەمەوێت بزانم ئەو کەسانی کە با بڵێنەوە قوربانیانە چ کوژراوەکان و چ بریندارەکان ئەوانە لە پێشمەرگەکانی دیموکرات بوون یا خەڵکی مەدەنیشی تێدا بوو؟ بەڵێ بە پێی زانیاریەکانی من یەکێک لە ئەوانە لە پێشمەرگەکان بوو ئەوانی تریش خەڵکی مەدەنی بوون کە تا ئێستا زانیاریم بەدەستگەیشتووە. خوێندن لە کۆیە و دەوروبەری کۆیە وەستێنراوە بەوەی ئەم بردومانانەوە مەترچێکی زۆر بڵاو بوویتەوە لە نێو ئەو پەنابەرانە لە نێو کەمپەکە دراوە کەمپی ئازادی کە تایبەتە بە پەنابەران لە دەوروبەری قوتابخانەکە دراوە ینی خەڵکی سڤیل کراوەتە ئامانج دێت مەترسیەکان زیاتر ئەبن و خەڵکی شوێنەکە بەجێ دێڵن ینی تیمێکی ئەمبۆڵاس لە هەولێرەوە گەیشتوتە
شوێنی بەڵێ بە ئەحمەد لەگەڵماندا بمێنەوە دێمە لای تۆ بۆ زانیاری پاشان لەسەر پردێک کە لەوێش دراوە بەڵام پێشا دەچمە لای پامنێرمان سنوور دەمەوێت بزانم ئێستا ڕەوشەکە لە لای تۆ چۆنا؟ بەڵێ هێرۆ دیارە لێرە لە چاو هێزەکانی دیموکرات واتە لە چاوکۆی و پردێ وەزعەکە تا ئاستێکی زۆر ئارامترە و قەبارەی زیانەکانیش بەگشتی لێرە کەمترە لە ئێستادا دۆخەکە بە تەواوەتی ئارامە هەرچەندە ماوەی چەند خولەکێک پێش ئێستا ئێمە لای هێزەکان بووین واتە لای هێزەکانی حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بووین ئەوان دەیمان ڕاگەیان کە ناوچەکە چۆڵ بکەن لەبەرەوەی کە پێیان ڕاگەیەنراوە لە سەرچاوەیەکەوە کە دوای کۆیە جارێکی تر زڕگوێز و بانەگەورە بردومان بکرێتەوە بۆیە داوایان لە تیمی ڕاگەیانەکان کرد کە هەموو نزیکی بنکە و بارەگاکانی ئەوان چۆڵ بکەن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە وەکو ئاماژەم پێکرد تا ئاستێکی زۆر وەزعەکە ئارامە لەگەڵەوەی کە هێزەکان بە شێوەیەکی چڕ بڵاویان پێکراوە بەڵام خۆشبەختانە دەمەوێت ئەو بڵێم کە هیچ زیانێکی گیانی نەبووە تەنیا سێ بریندار هەیە هێرە و هەر دەمەوێت ئێستا ئاماژە بۆ بکەم کە قسە لەگەڵ تۆ یاکەم دەنگی تەقە لە بنکە و بارەگاکانی منیش گوێم لێبوو کۆمەڵە دەبیسترێت ئێمەش گوێمان لێبوو لێرەوە ئەو دەنگی تەقانە چییە بەڵام وەکو ئێستا ئاماژەم پێکرد بە دیاریکراوی بەڵێ سنوور هیوادارم نزیک بنکە و بارەگاکانی کۆمەڵی سنوور هیوادارم لە شوێنێک بیکە پارێزراو بێ دەگەڕێمەوە لای پامنێرمان ئەحمەد زێباری ئەحمەد وەکو پارتی ئازادی کوردستانیش ئاماژەی پێکردووە و کە ئەوانیش هێرش کراوەتە سەریان لە پردێ دەمەوێت بزانم زانیاری نوێ لەسەر ئەوێت چییە؟ بەڵێ 10 کەس لەوانە بریندار بوون سێشیان گیانیان لەدەست داوە ئەمڕۆ هێرش کراوەتە سەر بنکە و بارەگەکانی پارتی ئازادی کوردستانیش وەک ئاماژەم پێکرد کە ژمارە بریندارەکان تا ئێستاوەی کە بەمە گەیشتووە 10 کەس بووە ژمارەی ئەوانەشی کە گیانیان لەدەست داوە 3 کەس بوون ینی فڕۆکەکانی چاودێری بەچڕی بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێنەوە لە 24 مانگەوە هێرۆ بەچڕی خاکی هەرێمی کوردستان بردومان دەکرێت حکوومەت هەرێمی کوردستان ئەمە بە پێشێلکاری زانی و شەرمەزاری کرد و داوای کرد کە بە هەر پاساوێک بێتن هەڵویستێکی ناڕاستە و گۆڕینی ڕوتی ڕووداوەکانە داوای کردکان پێشێلکاریانە نەکردن هێرو ئەگەر دەرفەتم هەبێ ئاماژە زۆر بە کورتی ئەحمەد تکایە بە پەلە کەمێک بەر لە ئێستا لەلایەن هاوسەریەکێک لە ڕۆژنامەنووسانەوە پەیوەندیم پێوە کرا کە هاوسەرەکەی بریندارە بە ناوی پامێری ڕادوی فەردا ڕەسوول گەوهەری لە شارێکۆیە کە لە کاتی مقابلەکاندا تووشی موشک و بەدرۆنی بۆم ڕێژکراوە هێرش کراوەتە سەر ئەو شوێنە و لەناو مقابلەدا بووە بەڵام من ئەمەوێ هەر لە ڕێگەی ئەکرانەکانی دەنگی ئەمریکا و تەواوی خەڵکی ئاگادار بن لە ڕووداوە کە کەمێک بەر لە ئێستا ئەو ڕۆژنامەنووسە گەیشتمە لای ئەو ڕۆژنامەنووسە و تەندروستی باشە و کەمێکی تر دەگاتەوە لای ماڵ و خێزانی. بەڵێ سپاس پامنێرمان ئەحمەد زێباری لە کۆیەوە لەگەڵمان بوو و پامنێرمان سنوور کەریم کە لە زڕگوێزەوە لەگەڵمان بوو زۆر سپاسان دەکەین. دەنگ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. نویسگەها مافê mirovana netewaniye girtî roja sêşemê rexne li berpirsên Îranê kirin ji ber bikaranîna hêzê ya nehev seng li dijî xwepêşandanên piştî kuştina Jîna Amîniya 22 salî ji aliyê polîsên Êrşada İslamiya Îranê ve lê Cinevê peyvdara Komîsyonera bilinda mafê mirovana netewaniye girtî Ravîna Şemdesanî got ku nivîsgeh gelekî nîgeran e ji ber berdewamiya bersivdana tund ya hêzên ewlekariyê û her wiha daxwaz ji desthilandaran kir ku internetê vegerînin û hestê û kesên hatine girtin serbest berde. Şemdesanî got nivîsgeha mafê mirovan ji bikaranîna guleyên rasteqîne nîgeran e û got nabe ticarî ji bo belavkirina xwepêşandanan çek werin bikaranîn.
سکرتێری گشتی نەتەوەی یەکگرتوەکان داوا لە ئێران دەکات خۆی بە دوور بگرێت لە بەکارهێنانی هێزێکی ناپێویست یان ناهاوسەنگ دژ بە خۆپیشاندەران لە کاتێکدا نائارامی لەسەر مردنی ژنێکی گەنج کە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کرابوو لە سەرانسەری وڵاتەکەی گرتوتەوە. ئەنتۆنیۆ گۆتێرێش لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕاگەیاندووە پێویستە دەسەڵاتداران بە خێرایی لێکۆڵینەوەیەکی بێلایەن لە مەرگی مەسا ئەمینی تەمەن 22 ساڵ ئەنجام بدەن کە لە سەرانسەری پارێزگاکانی ئێران و تارانی پایتەختیش ناڕزایەتی زۆری لێکەوتۆتەوە. سیڤان دوجاریک وتەبێژی نەتەوەی یەکگرتوەکان لە بەیاننامەیەکدا گوتی ئێمە زیاتر نیگەرانین لە راپۆرتەکانی بەرزبوونەوەی ژماری کوژراوەکان لە نێویاندا ژنان و منداڵانیش کە پەیوەندیان بە خۆپیشاندانەکانەوە هەیە. گوتیشی ئێمە تیشک دەخەینە سەر گرتنی گرنگی لێکۆڵینەوەیەکی بێلایەن و کاریگەر لەسەر مەرگی مەسا ئەمینی. ناڕزایەتەکان بەلایەنی کەمەوە لە 46 شار و شارۆچکە و گوندی ئێراندا تەشەنەی سندووە. تەلەڤیزیۆنی دەوڵەت بڵاوی کردوتەوە لەوەتای خۆپیشاندانەکان لە 16 نۆوە دەستی پێکردووە لایەنی کەم 41 خۆپیشاندەر و پۆلیس کوژراون، بەڵام سەرچاوە نافەرمیەکان دەڵێن ژمارەکە زۆر لەوە زیاترە. فرمانداریە پۆلیسە ئێرانê roja çarşemê hişyarî da ku dê hêzê bi kar bîne li hember xwepêşandanên ku ji 2 hefteyan berê ve li dijî mirina Jîna Emînî di zindanê de berdewam in. Bi dihan kes ta niha hatine kuştin di xwepêşandanên ku piraniya wan rojane heta deringî şev dirêj dikin li dijî mirina Jîna Emînî ya 22 salî. Fermandariya Polîsê Îranê di daxuyaniyekê de got îro dijminên Komara İslamî ya Îranê û hindek têkder de bi her bihaneyekê dixwazin ewlehî û aramiya gel têk bibin. Li gorî Ajansa Nûçeyan Faris, efserên polîs dê bi hemû hêza xwe li beramber komployên dijî şoreşgeran û endamên dijmin derkevin û bi tundî bersiva wan kesên ku aramî û asayişa giştî li her devereke welêt têk didin bidin. خۆپیشاندەران لە زۆرێک لە شارەکانی ئێران بەردەوامەوە بۆ تووڕەی دەربڕین لەسەر کوژرانی ژینە ئەمینی کە لەلایەن پۆلیسی ڕەوشتەوە دەستگیر کرابوو. لە گرتەیەکی ڤیدیۆیدا کە لە تارانگیراوە دەبیندرێت کە هێزە ئەمنیەکان بەچەکەوە لە باڵەکۆنەکانی باڵەخانەکەەوە وەستاون لە دیمەنێکدا دەبیندرێت یەکێک لە فەرماندەکان فەرمانی تەقەکردن دەدات بە ئاراستەی کەسێک کە گرتەی ڤیدیۆیی دەگرێت. پاشان کامێرەکە دەشێوێت ڕوون نییە کە ئاسایشەکە گولەی ڕاستەقینەی لە کەسەکە داوە یاخود ناوە ئەو کەسێک کە ڤیدیۆکە دەگرێت ماوە یان نا. با پێکەوە ئەو دیمەنە ببینین. خۆپێشاندان لە باژارê Sinê jî her ji destpêka van xwepêşanan da berdewam in heta derengî şevê jî û ev jî hin dîmenên wan xwepêşandanan. و لە کرماشانیش خۆپیشاندان بەردەوامە و خەڵکی لەوێ ڕژاونەتە سەر شەقامەکان بۆ ناڕزایی دەربڕین. با ئێمەش چەند دیمەنێکی ببینین. ڕێکخراوە
پیاوەکانی مافەکانی مرۆڤ ڕخنە لە ئێران دەگرن بۆ بەکارهێنانی هێزی لە ڕادەبەدەر دژ بۆ خۆپیشاندانانەی بۆ ناڕزایەتی دەربڕین لە مەرگی ژینە ئەمینی ڕژاونەتە سەر شەقامەکانی شار و شارۆچکەکان و گوندەکانی سەرانسەری ئێران. حکوومەتی ئێران دەڵێت 41 کەس لەو خۆپیشاندانانەدا کوژراون لە ناویاندا چەند ئەندامێکی هێزەکانی ئاسایشیش. بەڵام ئامارە نافەرمیەکان ئاماژە بەوە دەکەن ژمارەکە زۆر لەوە زیاترە. بەپێی ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ زیاتر لە 1000 کەس تەنها لە شارە کوردیەکاندا هەتا ئێستا دەستگیر کراون کە زۆربەی ئەمانە بریندار بوون و پێویستیان بە چارەسەری دەست بەجێ هەیە. بۆ زانیاری زیاتر دەچینە لای خاتوژیلا مستەجیر ئەندامی ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ. خاتوژیلا سپاس بۆ کاتەکەت. بەپێی زانیاریەکانی لای ئێوە ڕەوشەکە لە ئێستادا لەناو ئێران بەگشتی چۆنە؟ ئەمڕۆ کە ئەمە قسە دەکەین 12 ڕۆژی خۆپیشاندانەکان و سەرهەڵدانەکانە لە کوردستان و چەند ڕۆژ دوای ئەوەیش لە ئێران دەستی پێکرد خۆپیشاندانەکان هەتا ئەمڕۆ بەردەوام بووە لە زۆربەی شارەکان لە شاری تاران، تەورێز، لە ئیسفەهان، لە شیراز، لە شارە گەورەکان بە تایبەتی لە باشووری ئێران دەستی پێکردووە لە ڕۆژانی دواییدا خۆپیشاندانەکان و ئاڵۆزی زۆریشی تێکەوتووە. لەگەڵەوەیش لە کوردستان هێشتا ئەم خۆپیشاندانانە و ئەم ناڕەزایەتی دەربڕینانە هێشتا بەردەوامە بە تایبەتی لە شاری سنا و کرماشان لە ئورومیا. ئەم شارە گەورانە بە تایبەتی هەموو شەوان بەپێی ئەو فەراخان و بانکێشنامانە کە ڕۆژانە خەڵک خۆیان بە شێوەی خۆڕسک بڵاوی دەکەنەوە، خەڵک ئێوارە دوای کاتژمێرەکانی ئێوارە دێنە سەر شەقام و تا 11 و 12 و 1 و 2 تەنانەتە لەسەر شەقامەکان دەمێن. بەڵێ ژیلە خانم دەمەوێت بزانم بە تایبەتی ڕەوشی شاری سەقز و شنۆ چۆنە، چونکە وەکو دەزانین کە نائارامیەکی زۆر لەو دوو شارە هەبوو. بەڵێ ڕاستە شاری سەقز هەر لە یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکانەوە گواستنەوەی تەرمی خات و ژینە ئەمینی بۆ شاری سەقز کەشێکی زۆر میلیتاریزەیی بەخۆی گرت بوو، لەگەڵەوەی هێزێکی ئەمنی زۆر لە شارەکانی دیکەی ئێرانەوە گوازرانەوە بۆ ئەو شارە بۆ سەرکوتی ناڕەزایەتیەکان. هەتا ئەمڕۆ بەداخەوە ئەم هێزە هێشتا لەناو ئەو شارە جێگیرە. بە تایبەتی ئێمە ئەو زانیاریانەمان هەیە کە هێزی ئەمنی زۆر لە ناو قوتابخانەکانی شاری سەقز جێگیر کراون و تا ئێستا هەر لەوێ ماون بۆیە خوێندن لەو شارە تقریباً ینی دەستپێکی خوێندن تقریباً ڕاوەستاوە. ڤیدۆمان بڵاو کردووەتەوە بە تایبەتی لەسەر گواستنەوەی هێزەکان لە ناو قوتابخانەکان بۆ ناو شارەکان بۆ مەیدانە ئەسڵەکان لە شاری سەقز. بۆیە ڕەوشی شاری سەقز بەپێی ئەو وتوێژانە ئێمە لەگەڵ خەڵکی شارەکە دەیکەین. بەڕاستی دەڵێن کە حکوومەت نظامیەکی تەواویە و کەس بە زەحمەت دەتوانێت بچێتە دەرەوە. هەر شاری شنۆش دقیقاً لەو بوارەوە کە ئەو شەوی چوارشەمە کە هێزە ئەمنیەکان و سپا و ئەرتش کۆنترۆڵێکی مؤثریان بەسەر شارەکەدا نەما، لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ بە شێوەی کامڵەن بەگشتی شارەکە کامڵە میلیتاریزە کراوە. یەکسەر هێزە ئەمنیەکان نەخۆشخانەکان، دەرمانخانەکان، قوتابخانەکانیان هەموو گرتووە و خەڵک تەنانەت خەڵکێکی زۆر بریندارە ناتوانن سەردانی نەخۆشخانەکان و کڕینی کەلوپەلی دەرمان بۆ پێداویستیەکانی تیمارکردن بکەن. چون ئەو زانیاریانە بە ئێمە گەیشت کە هەر کەس ڕۆشتووە بۆ کڕینی دەرمان بۆ بەتایبەت ساڕێژکردنی برینەکان یەکسەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراوە. کەواتە بریندارەکان ناتوانن دەستیان بە چارەسەری ڕابگات، یان تەنانەت ناتوانن بچنە نەخۆشخانەکانیش. بەداخەوە ناتوانن و ئەمە جێگەی زۆر نیگەرانیە. چەندین جار ئێمە ئەمەمان باس کردووە کە وەکو ڕێکخراوی هەنگاو لەم قەزیە ئێمە نیگەرانین و لەوانەیە لەم شارە قەتڵ و عامێکی زۆر هێمن بکرێت کە ئەو بریندارانە کە بەتایبەت لەو شەوە بریندار بوونە گیانیان لەدەست بدەن لە نەبوونی دەرمان و پێداویستیەکانیان. لەبەرەوەیش هەر ئەو شەوە ئێمە ئاگادار بووینەوە کە سبحەکەی 5 تەرم لە نەخۆشخانەی شاری شنۆ ڕاگیراون کە لەوانەیە هەر بە تەقی ڕاستەوخۆ هێرشلا بێتە سەریان لە ناو خۆپیشاندانەکانی ئەو شەوەی شاری شنۆ. تا ئێستا تەرمەکان ڕادستی بنەماڵەکانیان نەکراون. بۆیە دۆخی شاری شنۆ بەڕاستی زۆر مەترسیدارە، هەم بۆ خەڵکەکەی لەبەرەوە ئینتەرنێت نییە، تەلەفۆنی ماڵەکان بۆ چەند ڕۆژ قەتع بوو تەنانەت و دەست پێ ڕاگەیشتن هاتوو چوو بۆ ناو شاری
شنۆیش بە تەواوەتی کۆنتترۆل کراوە لە ڕێگەی شارەکانی دیکەوە. بەڵێ ژیلا خانم دەمێت بزانم هیچ زانیاریەکتان هەیە لەسەر ئامارێکی تەواوی یاخود ئامارێکی کوژراوەکان یاخود بریندارەکان لەوێ ئامارێکی دروست لە بەردەستان هەیە چونکە دەزانین ئەو شتانەی کە بڵاو دەکرێنەوە وەک دەگوترێت ئامارەکە زۆر لەو ئامارە فەرمیە زیاترە کە حکوومەتی ئێران بڵاوی کردوتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە لەوەیش کە ڕێکخراوە مافی مرۆڤیەکان بڵاوی دەکەنەوە لە ئێستا زۆر زیاترە لەبەرەوەی دەست پێ ڕاگەیشتن بە شارەکان ئێستا زۆر ئەستەم بووە. خۆتان دەزانن بینەرانیش دەزانن کە قەتعی ئینتەرنێت لە ئێران لە کوردستان خەریکە بە شێوەی چڕوپەڕ ڕوو ئەدات و ڕۆژانە لەوانەیە لە هەندێک لە شارەکان تەنها بۆ چەند کاتژمێرێک ئینتەرنێت هەبێ ئەویش یا ئینتەرنێتی وایفایە یا ئەگەر وایفانە بێ ئینتەرنێتی ڕایتێلە و ئینتەرنێتی مۆبایلەکانی دیکە بە تەواوەتی داخراوە و خەڵک ناتوانن زانیاریەکان بگوازنەوە بۆ دەرەوە. بەڵام بەپێی ئەو بە دوواداچوونانەی کە ئێمە کردومانەوە ئەو ڕاستی ئازماییانە کە کردومانە ئێستا لە شارەکانی کوردستان تا ئێستا 19 هاوڵاتی کوژراون بە تەقەی ڕاستەوخۆ کە ئاخرینیان ئێمە دوێنێ بڵاومان کردەوە. کەسێک کە بە ناوی عەلیڕەزا فەتحی خەڵکی شاری سونقوڕە کە تەمەنی 22 ساڵەوە بەداخەوە لە شاری قەزوێن کوژراوە. زانیاریمان پێگەیشتووە کە چەند کەسی دیکە لە هاوڵاتیانی کورد لە شارەکانی تاران و کەرەج گیانیان لەدەستاوە لە ناو خۆپیشاندانەکانە بەڵام ئێمە بەداخەوە تا ئێستا نەمانتوانی ئەوانە پشتڕاست بکەینەوە بۆیە تا ئێستا 19 هاوڵاتیمان ڕاگەیاندووە و بەگشتی بارودۆخی بریندارەکانیش بەڕاستی مەترسیدارە لەبەرەوەی هەروواکە ئاماژەمان پێدا ناتوانن سەردانی نەخۆشخانەکان کەن بۆ پێڕاگەیشتنی پزیشکی و لەوانەیە ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانی هەندێک زانیاریمان پێگەیشتووە کە لەبەر قورسی برینەکان کەسەکان گیانیان لەدەستداوە بەڵام بە تەواوەتی ناتوانین پشتڕاستی بکەینەوە. بەڵێ دەست بەسەرکرانەکانیش زۆرە. بەڵێ خات و ژیلا مستەجیر ئەندامی ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ سوپاس دەکەین. ڕێز سپاس بۆیش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە نیویۆرکێژی چالاکوانان لە بەر ئاڤاهیە نیویۆرک تایمز پۆرێ خوا کورتکردن و درشم هەلدان ji بۆ شەرمەزارکردنا mirna jîna Kurd jîna Emînî di nav destên polîsên exlaqiyên Îranê de ev jî hin dîmenên vê çalakiyê ne. خۆپیشاندەران ڕۆژی سێشەمە لە دەرەوەی باڵێزخانەی ئێران لە یۆنان بە گشت پۆلیسدا چوونەوە ئەمەش لە کاتێکدا بەردەوامن لە پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ناو ئێران ئەوان وێنەی ڕێبەری باڵا ئێران ئایەتوڵا عەلی خامنەییان دەسووتان و بەر لەوەی پۆلیس گازی فرمێسک ڕژێن بۆ بڵاوە پێکردنیان بەکاربهێنێت با پێکەوە دیمەنەکان ببینین. لە باژارê Viyana Nemsayê jî bi dihan kes li pêş stadyoma BSFZ xwepêşandan li darxist ji bo piştgiriya qurbaniyên rejîma Îranê. Xwepêşandana roja sêşemê di Demekê de bû ku tîmên futbolê yên Senegal û Îranê maçeke dostane birêve dibin ku du mehan berî qurbaniya qehremaniya cîhaniya futbolê li Qeterê dibe. Ev jî hin dîmenên xwepêşandanê ne.
لە ئەرژەنتینی ژنان ڕژانە سەر شەقامەکانی پایتەختی وڵاتەکە بۆ پشتیوانیکردن لە ژنانی ئێران. بزوتنەوەی فێمینیستی ئەرژەنتین بەشداریان کرد لە هاوسۆزی جیهان بۆ مەرگی مەسا ئەمینی ئەو کچە کوردەی کە لە کاتێکدا لەلایەن پۆلیسی ڕەوشتی ئێرانەوە بەهۆی دەرکەوتنی پرچی دەست بەسەر کرابوو گیانی لەدەستدا. گروپەکە چوونە بەردەم باڵیۆزخانەی ئێران لە وڵاتەدا. Compañeras de Amnesty para darnos د دمکێدا کو خەڵکی ئێرانê li seranserî welêt xwepêşandanan li dijî kuştina Jîna Emînî didomînin berpirsên Amerîkî dibêjin ew ê bi berdewamî gavan bavêjin hem ji aliyê muhasebekirin û hem jî ji aliyê piştrastkirina ku xelkê Îranê bi hêsanî mafên xwe yên rewa yên derbirîna aştiyane bi kar bînin. Amerîka ji bo alîkariya gelê Îranê di van xwepêşandanan de çi kiriye û dikare çi bike. Ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarê niha rêzar Şükriya Biradost lêkolînera ewlekariya navnetewî bi riya Skype ji vir ji Washingtona paytext bi me re ye. Dem baş Şükriya xanim tu dibêjî Amerîkiyan çi divê derbarê de heye ji bo ku pêşkêşî xelkê Îranê di van xwepêşanan de bikin. دم باش بوا بو بینری و ری بده بری هر شکی از سرخوشی بدم سرساقی بدم مالبات شهید ایرو د بارگه پارت روشالات کردستان باشور نهاج امدا خوون افبن بردمانا درون و مشکل ایران نام دسانه نیزیکی گلکترج 20 درون خودکش ایران هریش کریه سرمانه او جی که انجام اف خوپشاندن نافوی ایرانیه که د حریم روشالات کردستان دست بگیره بو انجبوی سبب هندی کو ایران بخوازید هریش کردن سربارگه پارت روشالات کردستان و کو بیشن آمان جوان اوه کو هزرا گشتی یا خلکی ببنه جیه که دی و شرکی دست بکن یا هریشه که دست بکن که آمان جو و دروش ما خلکی بگورن که او براباری من او پیلانه یا او تشتاکو او هزری لیتکن دست بکن و خوبشاندن و گشتی یا ایران شکست خاریه نکاره بجهید تو انجامه که سر پرسا بو امریکای ام دزانن یعنی وکو خو جک سلیمانشی چند روزه بری او تشکود کو 2009 دم کو خو پیشاندن ایران دست بکردن که گفتن گرین موومنت یعنی حرکت کسک ایران دست بکرد 2009 هنگی اوباما او جک سلیمان ود بشه به هنگی اوباما او شاشی کرد و پشگیری ندا خو پیشاندن ایران 2009 لی ام درس خو فیربونه یعنی ام فیربونه کو او شکی خلد بود دبیت امنها پشگیری بدن خو پیشاندن ایرانه لی ده همان دمیدا کد بجی ام پشگیری بدن کو ام پشگیری جوانات کن او او هر بریار کو اداره در و امریکا سر هنده کو ایلان ماسک پشی کو داخواست کرد کو دکاره پشتی پرسیار کردن چند کس ایرانی کو داخواست ایلان ماسک کردن کو پشتی ایران اینترنت خود کریه سوالاتی کو آلیکار بده کو اینترنت بگهید ایرانه ایلان ماسک گو ادکارم اگر وزارت در و او سانکشن یا او دورپیچت آبروی سروی ایران سروی بشی را کرد وزارت در و ایران امریکا شوازه که گلکی لز برسیف دا گو او تش هاتی او دورپیش هاتن را کرن یعنی ریوه کر کو آلیکاریه که ثابت دان بو ایران کو اول تشکی گلکی بالکش او تشکی گلکی گرینگ کو بکاری آلیکار بو خلک ایران لیل همان دمیدا جی وزارت در و امریکا بسابه هندید که دخوازه که ایران بکه برای کفتنه که سر کیس اتمی که نشد داد که گله کسی که بجن او کفتن اتمی گل ایرانه درگهی که وقت که به میلیونان دلار پاره بگهید او رژیمه وقتی که رژیم ایران او خواست پاره بگهید دستی دبیت سبب به هنده که هزین چکدار ایران د نافچه دا به هزمن ام دزانو 2009 هر وسابه به پینها داکیومنت هنن بلگه هنن پشتی که دورپیچ آبوری را و پاره ایران د بانکی دا آزاد بو باشه شکری خان بگوز خافتر برم اف درباره خان بیجن خو پیشاندانان دا درباره وان ایریشن ایرو دا ام بهوینه کو بردوام نکن لی اگر هاتو ایریشن وها بردوام بون و ایران بتونتر ام بیجن ایریش کر لحریم کردستان عراقی و دمه هلوست امریکی یعنی پیشبینه چه که جا امریکا تکرن تنه داخویانی و شرمزان کرن به تشتکی سر عرضه به هون چه دبیجن زنن برای هر شکی او هریشه د آلی گروپی که هاتیه کرن سپای پاسدار ایرانه کل آلی امریکا او گروپی که تروریستیه یعنی امجبیر نکن گروپی که تروریستی آلی اداره امریکا هریش کریه سر بنگه
پارتی روشالات کردستان او آخا کردستانه آلیه نیو دولتی و دبیت هلوسته که جدی براستی بتکرن چون که اوه در بازبون سنورا ولاته کی دیه یعنی اوه دبیت بشن رخراوت نیو دولتی کمون سرویدانه دبیت امریکا هلوسته که باشتر هبی سرویدانه که ایران محکوم کرده حتی بشن یو ان دا جبیت او تشبیت برچاو کردن که چه هلوسته کی جدی برنبر ایران بیت ورگردن که ایران نشد خاکستان در باز کرده شکش بیر نکن ایران هم عراق دا هم نوخو ایران دا او پیشاندان که هنن هم تشکیل دولت عراق بیه سبب هنده که ایران راستی نزانی چپ کرده اکتره که راستی دهمیان امبیشن ده نافچه دا اکتره که نه دولت و لوازی و دالی اولهی دا هیا کردن جبر به کردا دا که آمانج حتی اگر باشوی کردستان بارگه پارتی سیاسی روشالات کردستان نبانجی افجاش ایران باوری من تحریم کردستان کرد با آمان جهری شد خواه چون که هم دزانند او زختا که در بغداد هست حریم کردستان های که گروه سر به ایران رکم که حکومت تشکیل دن هم نها هم دزانند که خب پیشاندان ایران در نافچا روشالات کردستان دست بگیره و دروش ما جنجیان آزادی یا کردای و او خب پیشاندانش حتی نه با که آشتیانه بریوده چن لی شکری خان اگر هاتو امدزانین ما برج نوچه داشتی گفت که هزین پلیس دیویژن او هزه بکاربینن یعنی و تندبونه هین بهتر بکاربینن لدیجی تکدران لگور که او بناف دکن و دمه اگر او هزب هاته بکارانین هر حال دبک ریاکسیون خلکه او جی تندتر به یعنی پیش بینی او که دبک اف پیشاندان آشتیانه وکو کو بهار عربی چه بویی ببینه بر تندیه و بچن و ایدی ام ببیجن روش تک بچه و دمی اگر وهابو ام هیوینه نبیجی جواکان او نتوی و تایبتی امریکا دکاره چه بکش بو رد کرنوه ایکی زان جداهی او خو پیشاندان گرد بهار عربی چیه ده بهار عربی دگه بیراوه ده مصر ده ولاتی دیده کمبون ده ناو سنترک باجر همه خو پیشاندان کم دبون او خو پیشاندان وانه به هجمار خلقی لناو سنتر مغزن باجر آبو ده ایران ده وصانی نه خلق ده زانه اگر ده سنتره که ده کمبن به حسانی تبین کشتن ده عالی حکومت ده جبر تو برای خود ده یعنی پچر لحمی جهادا خلق خو پیشاندان ده که ایران جغرافیایی که مغزنه همون جار خو پیشاندان ایران دم کو چیدبون ده تهران چیدبون اوان دینا هزت سربازی ده برنه تهران خلق کرمانشاه ولات باجری دید برنه تهران یعنی چجاره و ها وصا پیک و همون رابونه سپیا جبر کو ولاته که وصا به جغرافیای که مازن خو پیشاندانه که وصا هيا و همه کو مگوت د جی که کوم نبی سنتر باجره که د کولان ده بو هیز اولویت ایران گله که زحمت کنترل کردنوی اما برای هر چه که جبر و اگر خلق بردوام بیدوان خو پیشاندانه اگر اوی هنده کو از نوع دانم شورش که ریولوشن نه تنیدی خو پیشاندانه بگه هیت انجامه که تشکدیش ها نها چون کو چاوه جهان هموسه ایرانه ایران بخواسته امدازان نها نیزی که ام آمار کو بس جاردجی شکریه خانم یعنی جر واجل هندک ولات عربی جی وهابون خو پیشاندان و ام بجن شورش آشتیانه بون جاری خلکه و لجاردن رژیم هرم تشتکی نه ویژن جبو کو تندونه بکار بینن جبو راوستان وان خو پیشانداران از وی پرسا داویش تبکم اگر زحمت نه به کورتیت بر سوان بدی تدبیجی افتشتن داوین کل ایران چه بوی ام چه خو پیشاندان چو اف ایریشن ایروجی و ببین اگر اوه که کو رکفتنا ناوکی بشون دا بیک کتن یانجی به پیش دا بیک کتن یعنی و ارینی سر وان هولین رکفتنا ناوکی ببل نینی به زن سر رکفتنا اتمی چون که نها رافال گروسی یعنی کسی که ده هیزه اتمی جهان مدیر و بشیه نها گل ایران کتی دانستاندن ایران او زخته که نافوه نها او شرط و مرجید که جهان بجن هم امریکا ولاتت که او رکفتنا اتمی دهنند خواست که ایران 3 سایتیت اتمی خو برچارونی بده تا آژانس اتمی جهانی که او 3 سایت چما یورانیوم تدا پیدا بونه ایران ندخواست آلیکار و ندخواست برسیف بده اول با سبب ریک نکفتن آوانا لی که نها دروما نوخواه ایران با صالحاتی از زحمت بیت رکفتن گل ایران چون که نوخواه امریکای امجبیر نکن کنگره سنت و خلکی سیاسی ویره سر به هنده نهاد ویژن اگر بیت رکفتن چه بید به پی او بریاره که اداره بایدن دخوازه
پاره کی گلک بانک‌ها آزاد بیت و بدن رژیم ایران اوجی هزار رژیم بو سرکوت کردن خلکی کشتن خلکی گلک جبیر نکن اما بنافچه شکریه خانم دعوالی بورنت کم دمامکی ما شکریه برادوس لیکولین را اولکاری نافنتویت جور جواشتنا پایتخت مرابی گلک سپاس بوده ماته باش باش دوه سێشەمێ di encama êrişeke Tirkiye de li Bakur û Rojhilatê Sûriyê du berpirsên rêveberiya Xweser jiyana xwe hêje destan li aliyekî din alîgirên Encûmena Niştimaniya Kurdî li Sûriyê enekesê xwepêşandanek li dijî qedexekirina xwendina bi erebî li wan herêman li darxist lê xwepêşandan ji aliyê asayîşê ve hate belavkirin. Her li wê herêmê berpirsên Kurd dibêjin wan depoyeke mezina çekdarên Daişê li Dêra Zorê dîtine. Ji bo agahiyê bêhtir li dor van جاران نها پیامنری ما زانا عمر جقامش لی مرایه دم باش زانا امجه ایریشا ترکیه دست پی بکن ایریش لکوبو و کی بو آرمانج بله دم باش جخوا دوش شمیدان ایواری دماغو وزیرا داده برپرسا نویزگاه داده و برپرسا ریوبرنا گرتیگاهان زینب محمود صاروخان و هفسرو کیوید لگند تلجمال نزی گند تلجمال دریا نافبرا دیری که وقامش لو دبو درونه که ترکی او کر آرمانج هر دو برپرسین ریوبریا خسر جیانا خوش دستان جخوا ده همان روجي دجي ده نافبرا و إيريشي ده و بربع ساعتي لنافشيا باكوري تلتمري لسر خطا حطاب زرقاني ودربيسيه أو قندانا لراسي توباراندنا هم بجاهي هم عزماني وهات ده انجام ده مالباتك جنو ميرك جمالباتك جيانا خوش دستان و دوزارو كيوان بريندار بون هر وها جنك دن دوجاني ياغو بيسالي بو لوي دجي او جي بريندار بون هاتن فغو هستن نخوشخانا حسكي اگل باشه زانه درباره خو پیشاندانین کو امبیجن انا کسی چکری لدجی قد خکرنا امبیجن پرورده یا بریباز حکومت سوریه یعنی یا عربی خو پیشاندان چاو ابو چما هات قد خکرن شواب خو پیشاندان لپیش آواهی نتوین یک بوی به خواندن انجمن اجتماعی کردی انا کسی دکت او خو پیشاندان جی جبو لدجی قد خكرنا بريارة ريفبريا خسريا قد خكرنا خندنا النقاب زمان عربية سيستما ريجيمي ريبازي خندنا ريجيمي جو لدربين چاركوشين او لكاري لقام شلويه هن انستودو معهد خاص هبون تيدا ريبازي خندنا يي ريجيمي ددان لغور بريارة ريفبريا خسر اويا قد خي وهاتن قد خكرن وغرتن واوانا هاتن اگاهدار كرن هگر دفيكاري بردوام بن او بيتا غرتن انا كسي ايرو عليجرين خو و خدين وان استوداجي لبيش افاهي انا توين يكبي دركتن خو بيشاندانك دوي خو بيشاندان ده هيزن اسايش او خو بيشاندان استنكرن هناك روجناموان غرتن باشر بردان هناك روجناموان جيب چالكوانن سوشيال ميدياي راستي لداني جيفات اسايش دي بيجن نمن واخستيه هناك عليجرين بي دلوي دريبود دوي دماوي خو بيشاندان ده او بوير قومي بله باشه زانا او ريفبريا خوسر دبيجاي ان جنب برسن او لكاري لوي هريمه دبيجن كوان دفويك داعش دارين داعش لوي هريمه غرتيه دكاري وينو تشي هناكي برفرهتر لي بكورتيج مرا بيجي بله جخوا او دو اغاتيه ديتن مزنترين دوين شرطي ينشكن داعش دما جدما باغوزي حطانها او اوبراسيونا هبت نابرا هسدي وهيزن او لكاريه ده نافشيا تلحميسي يا غندواري قامشلوي او دبو انجد نافبرا وي بجاهيه نابرا تلحميس و باجاروكي هوليداي لغوري اغايانغو او تشكانا نهاتنا بشارتن ياينا دمك بركم داي و دهمان اغايانغو هاتنا باروكرينغو بغرتنا في دبوهاني ايدي ريل بر ايريشكا برمزن هاتيه غرتن بله زانا عمر پیامیر مش قامشلوی گلک سپاس بودماته دم باش
بەڵێ ئازیزان لەرەوە ئاگادارتان دەکەینەوە کە سوپای پاسدارانی ئێران لە پاش هێرشەکانی ئەمڕۆ بۆ سەر بنکە و بارەگاکانی لایەنە سیاسەکانی کوردی ئێران لە هەرێمی کوردستان بەیاننامێکی بڵاو کردوتەوە کە تیایدا دەڵێت هەتا ئەو کاتەی کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی بەرپرسیارانە نەنێن بۆ کۆتایی هێنان بە مەترسیەکانی ئەو هێزانە لەوێ ئەمان بەردەوام دەبن لە هێرشەکانیان بۆ سەر ئەو ناوچانە و هەروەها لە ئێستاشدا لە شاری سلێمانی خۆپیشاندان بەڕێوە دەچێت بۆ پشتیوانیکردن لە خۆپیشاندەرانی ئێران و ناڕزایی دەربڕین لە بەرامبەر مەرگی ژینە ئەمینی. بەێ بینەر هێژا لەڤەر کورد کۆنکشن بەداوی تێم دخوازم باڵاوە بکشین سەروەیەکێ هەر پێواژوەیەکە نو دەربارێ وان ئێریشان و خۆپیشاندانی ئێرانی دەبن و گوندکارن بەریا ماڵپەرێن دەنگی ئەمریکایین کورمانجی و سۆرانی بشۆپینن تا جارەکە دن هەر شاد و بەختەوەر بن. کاتێکی خۆش.